نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی لە ڕووی زانستی و چارەسەرەوە بە یەکەم نەخۆشخانە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان ناسێنراوە کە ڕۆژانە بەردەوام نزیکەی 400 کەس ڕوو دەکەنە ئەو نەخۆشخانەیە. دۆستی نەجات بەڕێوەبەری نەخۆشخانەکە دەڵێت بێ جیاوازی ڕەگەز و ئاین و نەتەوە سەرجەم ئەو کەسانەی ڕوویان تێدەکەن بێ بەرامبەر چارەسەریان بۆ دەکرێت. ڕۆژانە بە نزیکەیە توانین بڵێن 400 نەخۆش سەردانی ئەم نەخۆشخانەیە دەکەن. ئەم 400 نەخۆشە بەشێکیان نەخۆشی شێرپەنجەیان هەیە و بەشێکیان نەخۆشی ئاسایی کەم خوێنی و نەخۆشیەکانی خوێنیان هەیە. نزیکەی ڕۆژانە 120 بۆ 150 نەخۆش چارەسەری کیمیایی بۆ ئامادە دەکرێت و بۆی دەکرێت. نەخۆشەکانی تر تقریبا نزیکەی 100 بۆ 120 نەخۆش بە بەردەوامی لە ناو نەخۆشخانەکە شەوان دەمێننەوە لە بەشی گەورە و لە بەشی مناڵان. کەمترین نەخۆشی شێرپەنجە لە نەخۆشخانەی ئێمە لە ڕۆژی وەرگرتنی تا تەوابوونی چارەسەرەکەی کولفەکەی لەسەرێ من بە نزیکەی دەگاتە $100,000 کە ئەمەش بەڕاستی مەبلەغێکی زۆرە. ئەمە وای کردووە کە ئێمە ساڵانە لانی کەم پێویستمان بە $80 ملیۆن هەبێت. بە حکمی شوێنەکەمان ناتوانین جیاوازی بکەین لە نێوان ڕەگەزەکان، لە نێوان دینە ئاینەکان، لە نێوان کورد لە عەرەب هەموو کەسێک ئێمە چارەسەر دەکەین بۆ هەموو کەسێکی چارەسەرەکان بێ بەرامبەرە. ڕێژەکە لە یەکترەوە نزیکە بەڵام لە مێدا زیاترە. ئەمیش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە باوترین جۆری شێرپەنجە لە کوردستان شێرپەنجەی مەمکە لە خانماندا. ئەمە وای کردووە هەندێک ڕێژەکە بەلای ئەوە بێ کە خانمان زیاتر توش دەبن وەک لە پیاوان. سەرباری ئەو قەیرانە دارایی ڕوبەڕووی هەرێم بۆتەوە، بەڵام بەردەوام نەخۆشخانەی هیوا باوکاری دڵسۆزانی لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا دەبەشی نوێی تێدا کراوەتەوە لە گرنگترینیان بەشی چاندنی مۆخە. سنتەری چاندنی مۆخ نەخۆشخانەی شەید شاسوەر یەکێکە لە بەشەکانی کە تازە لە خستخانەی هیوایە کراوەتەوە بۆ نزیکی ساڵێکە بێ. لەم بەشەیە یەکێکە لە بەشە پێشکەوتەکان کە لە هەموو جیانە چاندنی مۆخ ئەکرێ. لە عێراق تا ئێستا ئەمە یەکەم سنتەرە بەڕسمی هەبێت. لە سنتەرەکەیە تا ئێستا نزیکەی 45 چاندنی مۆخمان کردووە. بەپێی ئامارێکی نەخۆشخانەی هیوا لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 1500 نەخۆش چارەسەری تەندروستیان بۆ کراوە. لەو ڕێژێش 135 منداڵ بوون. لێبسرا و پزیشکانی نەخۆشخانەکەش داوا لە حکومەت و چین و توێژە جیاوازەکان دەکەن هاوکاری زیاتر بکرێن بە مەبەستی پێشخستنی نەخۆشخانەکە و چارەسەرکردنی ئەو کەسانی نەخۆشی شێرپەنجەیان هەیە تا هیوایان بۆ بگەڕێتەوە و جارێکی تر بە تەندروستیەکی باشەوە بگەڕێنەوە ناو کۆمەڵگا.